باسی گرفتەکانی چاوەکەین بە تایبەت کەسبوونی چاو. دکتۆرە بانیت باش بەخێر بیت. دکتۆرە شۆخان محەممەد پسپۆری نەخۆشیەکانی چاوە لەوە دەست پێکەین دکتۆرە چاو بۆ کزەبێ بۆچی لە هەندێک کەسە زوو کزەبێ لە هەندێکا لە مناڵیەوە کزەبێ هەندێکیش لە تەمەنێکی زۆری شاگرفتیان نییە. بەڵێوە بەگشتی هۆکارەکانی کەسبوونی چاو زۆرە کاک دکتۆریان ئەمە ئەمانە باسی ئەو هۆکارانەکەین کە زۆرترین باوە لە ناو خەڵکە زۆربەی کات کێشەکان لە گرفتی شکانەوەی ڕووناکیە لە تۆڕەی چاوە بۆ نمونە گۆی چاوەکە لە ڕادەیەکی ئاسایی گەورەترە کە تیشکەکە ناگات بە بۆ نمونە بە تۆڕەی چاوەکە یان بەعکسەوە گۆی چاوەکە بچووکترە کە تیشکەکە لە پشتی تۆڕەی چاوەکە ئەخوێنرێتەوە بۆ شێوەیە مشک هەبڵین تۆڕەکانی چاو نەتوانرێت کە وێنەیەکی ڕوون و ئاسان بنێرن بۆ مێشکتان بتوانێت بخوێنێتەوە. هەندێک جاریش هیچ کێشەیەک لە کێشەی بڵین لە سایزی تۆپی چاوەکەیان نیە تەنها ئەوەیە بۆ نمونە ئەو بەشە ڕوونەی کە لە بەردەمی چاوە کە پێوترێت گلێنە کە بۆ نمونە ڕووی گلێنە خۆی ئاسایی ئەبێ ڕوویەکی ڕوونی یەکسان بێت بە جوانی تیشکەکان کاتە ژوورەوە هەندێک جار خوار و خێچی هەیە لە ڕووی گلێنەکە بۆ نمونە بەرزی و نزمیەک هەیە کە چەند وێنەیەک بەیەکەوە ئەنێرێ بۆ تۆڕەی چاوەکەەوە کات کە ئەم وێنانە هەمووی بەیەکەوە نوعات تەڵەخبوونێک لەو وەربگرێت و مێشک ناتوانێت بە شێوەیەکی ڕێکپێک بخوێنێتەوە. هۆکاری کتێبمان هەیە بۆ کەسبوونی چاو ئەوانەی کە لە هۆی تەمەنا ڕوئەیات بۆ نمونە لە دوای تەمەنی 40 ساڵیەوە ئێمە لە هەموو مرۆڤێک هاوێنەیەکی خواکرد هەیە کە شێوەیەکی شوشەیی هەیە ئەم هاوێنەیە لاستیکیەکی تایە بەڵێ مەتاتیەکی تایە کە ئەم هاوێنەوە ئاکا بۆ دوور و بۆ نزیک کەسەکە هەتا ئەو تەمەنەی کێشەیەکی نەبێ بەڵام لە دوای تەمەنی 40 ساڵیەوە ئەو نەوع مەتاتیەتەی لەدەست هەیە واکات کە نەتوانێت شتەکان بۆ نزیک ببینێ. ئەو کەسانە لە دوای تەمەنی 40 ساڵیەوە کە تقریبان لە زۆربینی خەڵکە ئەوە ڕوئەیات پێویستیان بەوەیە کە چاویلکەیەک بەکاربێنن تەنها بۆ دووریەکی نزیک نەک بۆ دووری دووریانی بۆ دوور هیچ کێشەیەکیان نیە شەش لەسەر شەشەوێت بەڵام بۆ ئەوانەی کە پێوترێت ڕیدینگ گلاس یانی چاویلکەی خوێندنەوە کە پێویستە کات کە ئەوە شتێکە کە بەهۆی تەمەنەوە ڕوئەیات یانی شتێکی حتمیە و کە لە هەموو کەسێکە ڕوئەدات. تاوان چارەسەری هەیە لە پاشترا کە بدایەت هەرەبێ بە گلاس بە چاویلکە ڕێک بکرێتەوە پاشانەکرێت طبعا گۆڕانکاری تر ڕوئەیە لە چاوە لە دوای تەمەنی 50 ساڵی بەڵێ لەسەر چارەسەرەکان بەس تەمەڵی چاو چیە و کزی چاو چیە؟ تەمەڵی چاو ئەو چاوەیە کە نەکرێت بە هیچ هۆک یارمەتیدەرێک یارمەتی چاوەکە بدرێت بۆ نمونە کزی چاو یانی تۆ کەسێکە تەنەکان بە شێوەیەکی ڕوون نەبینێت باشە ئەکرێت ئەم کەسە مەسەلەن چاویلکەیەکی بۆ دابنرێیان مەسەلەن هاوێنەیەکی چەسپایی بۆ دابنرێیان مەسەلەن یارمەتی بدرێ بە نەشتەرگەریە بە لێزەرێک کە بکرێت بینینەکەی بۆ چاکرێتەوە بەڵام ئەگەر چاوەکە تەمەڵ بێت ئەو کاتە ئەم کردارانەی کە ئەکرێت ئەم چارەسەرە ئاساییانە کار لەو تەمەڵیە ناکەن لەبەرەوەی ئەم چاوە مەحروم بۆ لە بینی ئیتر بە هەر هۆکارێک بێت لە سەرەتاکانی تەمەنەوە بوو بێت یان بە زەربەیەک بوو بێ یان مەسەلەن بە بوونی ئاوی سپی بوو بێت چاوەکە مەحروم بوو لە بینین کە مەحروم بوو لە بینین ئیتر وردە مێشک وێنەی ئەو چاوە وەرناگرێت وێنەی چاوە باشەکەیان وەرەگرێت لەبەرەوە مێشک با بڵین ئیهمالی ئەکات کەواتە زۆر یارمەتیدەر نابێت تەنانەت ئەگەر چاویلکەشی بۆ دابنی سەیرەکەیت ئەو چاوە بینینی باش وەرناگرێت. کەواتە چی بکەین بۆی چاو نەگاتە تەمەڵ بوو؟ ئەبێ زوو پشکنی بکرێت بۆ نمونە لە بەڵێ خۆی ئەگەر بمانێ بە شێوەیەکی زانستی پشکنین بۆ مناڵکەین مەفروزە هەموو مناڵێک لە دوای تەمەنی 6 مانگیەوە پزیشکێکی چاو ببینێت بەڵێ لە دوای 6 مانگی بەبێ هیچ گرفتێکیش ئەگەر گرفت هەبوو لە خێزانەکە یان بۆ نمونە دایک و باوکەکە گرفتێکیان بینی تەنانەت پێش 6 مانگیش ئەبێ پشکنین بۆ چاوی مناڵ بکرێت. باشە ئەو گرفتانی پێش 6 مانگ کە گرنگن چۆن هەستی پێ بکەن دایکانەوە؟ بەڵێ هەندێک شت هەیە نیشانە هەیە کە دایک و باوکەکان ئەتوانن بیبینن بۆ نمونە مناڵ مەفروزە لە دوای تەمەنی 2 مانگی 3 مانگی بتوانێت چاو ببڕێتە شتێک کە فامیلیر بێ بۆی یانی کە بیناسێ بۆ نمونە دەموچای دایکەکە یا باوکەکە یان بۆ نمونە لە تەمەنە گەورەتریشە بۆ نمونە 4 مانگی و بۆ 5 مانگی ئەتوانێت بە دوای ئەو شتا بڕات کە لە بەردەمی ئاڕایان ئەگەر شتێکی جوڵاو بە بەردەمی بڕات چاوی لەگەڵا بگێڕێت لە دوای 4 مانگیەوە بۆ نمونە هەبوونی خێلی هەیە لە پێش تەمەنی 6 مانگیا هەیە بە شێوەیە کە ڕەشێنی چاوەکەیە بۆ ناو ڕۆشتیا بۆ دەرەوە ڕۆشت و ئەمە کە زۆر ئاسایی و هەموو کەسێک هەستێکێکی
ئەو خێلیانە ناکە بێڵن خێلی درۆزنانە هەندێک جار خێلی درۆزنانە سەر لە دایک و باوکەکان تێکێن بۆ نمونە ئەو مناڵانە زیاد گۆشتێکیان هەیە لە گۆشەی چاوەکانیان بۆ نمونە بینی لوتیان تۆزێ پانە بەهۆی ئەو کەسەکە وا هەستەکە مناڵەکەی خێلی هەیە تەبا لەو کاتەش هەرە بێ پشکنین کرێ باشتر وایە کە پزیشک دایک و باوکەکە دڵنیا بکەنەوە بڵێن ئەمە خێلی ڕاستەقینە نیە خێلی درۆزنانەیە. زۆر باش. بەڵێ. چۆن وا بکەین تەماڵی چاوڕوونەیەت یاخود بەری لێ بگرین؟ بەڵێ وتمان بە پشکنین ئەزانیت ئەگەر پێویستە کات مناڵ لە تەمەنی 6 مانگیە ڕادەی بینینی 6 بێت یا هەندێک بیرکردنەوەی باو هەیە لە ناو خەڵکەوە ئازانێت کە مناڵ من لە سەرەتاکانی تەمەن هیچ نابینێ باکسەوە مناڵ لە سەرەتاکانی تەمەنی شت ئەبینێ بەڵام شتەکان بە شێوەیەکی هەنێک تەڵخ ئەبینێ بە شێوەیەکی با بڵێن لە 100% ڕوون نابینێت ئەگەر هاتو مناڵەکە کێشەیەکی هەبوو پشکنینی بۆ کرا بۆ نمونە زانرا ئەم مناڵەت تۆپی چاوەکەی گەورەترە لە ئاسایی یان بچووکترە لە ئاسایی یان بۆ نمونە ئەستیگماتیزمی هەیە ئەکرێت هەر لە سەرەتاکانی تەمەنەوە چاویلکە بۆ مناڵدانرێ هەندێک جار دایک و باوکەکان کێشان ئەوەیە ئەیانێ بزانن بۆ چۆن مناڵە بێت ئەو تەمەنە چاویلکەی بۆ دانرێوان نییە یعنی هەر هەڵەیەک هەبێت لە چکانەوەی ڕووناکیە پێویستە کات کە چاویلکە چارەسەری کات ئەگەر چاویلکەش چارەسەری نەکات هەندێک جار بۆ هەندێک نەوعی خێلی هەیە کە پێویستەکە هەر لە سەرەتاکانی تەمەنە ینی تقریبان لە 3-4 مانگی یەکەمە ئەو خێلیە چارەسەر کرێت بۆ ئەوەی کە تەمەڵی لە چاوەکە ڕوونەیات یعنی ئەگەر بێت و ئێمە بەر لە هۆکارەکانی خراپبینین بگرین ئەتوانین نێڵین کە بە هیچ شێوەیە تەمەڵی ڕووبات. باشە کەسێک پرسیاری کردووەڵێ تەمەنم 41 ساڵە و تازە هەستەکەم کە لە نزیک کەوشتم بۆ ناخوێنێتەوە. بەڵێ ئەو گۆڕانکاریە بوو کەوتمان لە تەمەناڕوایە لە دوای 40 ساڵی ئەو هاوێنە خواکردەی کە لە چاومانایە ئەو لیزە لاستیکی خۆی لە دەستەیە ناتوانێت فۆکەسکا بۆ نزیک لەبەرەوە چارەسەری هەر بە چاویلکەوە توانێت طبعاً بەپێی ساڵ بە ساڵ بەپێی گۆڕانکاریەکە لە تەمەنە ئەبێ گلاسەکەی بۆ بگۆڕێ چاویلکەیەک بەکاربێنە بۆ خوێندنەوە. دکتۆرە ئەمە لە پشکنینی چاو دەرەکەوێت چکە لە پشکنینی چاو شتێکمان بۆدانن کە چەند دوورە. بەڵێ ڕاستەکەی. ئەم گرفتە لە پشکنینی ئەم گرفتە نەخێت لە پشکنینی ئاسایی چاو بۆ نمونە ئەوانەی کە بۆ مرور و ئەمانە ئەکرێ نەخێت دەرناکەوێت ئەبێ کەسەکە خۆی هەستی پێ بکات خۆی عادەتەن لە دوای 40-41 ساڵی و یان ئەڵەن ئیتر مۆبایلەکانمان دوورە خەینەوە سەیرەکەن یا فۆنتی مۆبایلەکە گەورە ئەکەین بۆی بە جوانی شتەکان ببینین ئیتر خۆیان هەستی پێکەن نەخێت لە پشکنینی ئاسایی چاوە دەرناکەوێت. باشە بەکارهێنانی چاویلکە لە کاتی هەتاوە بەڵێ تا چەندێک پێویستە؟ زۆر. بۆچی؟ لەبەر ئەوەی کە هەندێک تیشک هەیە بە تایبەتی تیشکی خوار سوور کە لە تیشکی خۆرا هەیە بە تایبەتی بۆ کەسێک کە بۆ نمونە ئیش و کارێکی هەبێ کە زۆر تیشکی خۆری بەرکەیە ئەم تیشکانە کارەکەن لە هاوێنەی چاو و کارەکەن لە تۆڕی چاویش ینی حاڵەتمان بینیەوە بە تایبەتی ئەوانەی کە زۆر زوو تووشی ئاوی سپیە بنیا ئاسپەکانیان خراپێکات بەهۆی ئەو تیشکەوە ڕۆیە لەبەرەوە ئەو تیشکانەی ئەو ئاوێن طبعا چاویلکەکانە بێت بە شێوەیەکی زانستی دروستکرێن بەڕاستی چاویلکە هەیە نەک سوودی بۆ نەخۆشەکە نییە بە شێوەیە دروستکراوە کە زەرەریشی بۆ نەخۆشەکە هەیە چاویلکەکە تەنها ئەوەیە قاوەیە ڕەشە ئەگەرنا هیچ نوع فلترێکی تیانە طبعا ئێمە زانین بیلبیلەی چاو لە ناو لە کاتی ڕووناکیە بیلبیلەکە بچووکە بێتەوە لە کاتی تاریکیا بیلبیلە ئەکرێتەوە ئەو هاویلکانە کارێکەکەن کە لەبەرەوەی کە ڕەشن یا قاوەین بیلبیلەکە لە پشتی چاویلکەکە بکرێتەوە بەعکسەوە کاتە هەرچی تیشکی زیان بەخش ئەچێتە ناو چاوەکەوە کاتە هەندێک چاویلکە هەیە جیاوازی بکەین کە چین چاویلکەیەکردن چۆن ئەو جای ئەوە ئەبێ لە کەسی پرۆفێشناڵ ئەو چاویلکانە بکڕێ ناکرێ مەسەلەن ئەبێ لی نووسرابێت مەسەلەن لی نووسراوە UV 400 بۆ نمونە یعنی ئەمە فلتەرەکەیەتی لە مادەی مەسەلەن پۆلاڕۆید دروست کراوە ئەبێ لە چاویلکەکە نووسرابێت ئەبێت تێستی شت بۆ بکەن بڵێن ئەمە مەسەلەن تێستی تایبەت هەیە ئێستاکە بۆ چاویلکە ئەکرێ بۆ نمونە ئەڵێن ئەم تێستە ئەم گلاسە پۆلارایز یعنی تیشکەکانە بۆ ڕێکە خاو بە ڕێکپێکی خاتە ژوورەوە وەبێ لی نووسرابێت کە فلتەرە و لە مارکەیەکی مۆستۆ پیشکرابێ یاری نەکە شتی بازاری ئەمانە بێت. باشە لە چ تەمەنێکەوە چاویلکەی دژەخۆر پێویستە؟ هەندێک جار ئێمە لە مناڵی شابەکاری ئەهێنین یعنی خۆی ئێمە وەکو عادەتێکی ناو کورد وازانین هەربێ لە گەورەیە چاویلکە بەکاربێنێ بەڵام لە مناڵیشا هەندێک جار بە تایبەتی ئەو مناڵانەی کە هەستیاریان هەیە بە تایبەتی هەستیاری وەرزیان هەیە ینی لەم وەرزەیە کە بەڕاستی زۆر ضرورە ئەو مناڵانە کە چاویلکەی بەرخۆر بەکاربێنن یان ئێستا لە مناڵانی شاوەشتێکی با و چاویلکەی چاکیش هەیە بەڕاستی. باسی قەترەی دەستکرد دەکرێت یاخود فلمێسکی دەستکرد کە بە شێوەی قەترە بەکاربێنێت ئەوە چۆنە چ کات پێویستە کار بەکاربێت؟
ئەو قەترانەی کە فرمێسکی دەستکردیان تیا بۆ ئەو حاڵەتانە بەکارێن ڕێکە وشکبوونەوەی چاو هەیە ئیتر وشکبوونەوەی چاوەکە وشکبوونەوەی چاوەکە ئەبێ دکتۆر طبعاً پشکنین کات تابزانرێت و نەخۆشەکەش نیشانەکانی زۆر گرنگن کە خەڵک بیزانێ چاوەکە کزێتەوە ئیزعاجە بێ بە ڕووناکی یانی مەسەڵەن کەسەکە چێتە دەرەوە حەزەکە چاوی داخە زوو فرمێسکە ڕێژێ هەندێک جار ئەو غەڵەتن لار خەڵکەوە خرێ دکتۆرە چۆن من چاو مشکە بەرداوامی چاوم ئاوەکات چاو ئاوکردن ئەو ڕەتفعلەیە کە چاوەکەی کا بۆ وشکی چاوەکە یعنی ئێوێ خۆی تاپکاتەوە فرمێسکە ڕێژێ و هەندێک جاریش کوڕی تێەکەوێت ئەمە نیشانەکانی وشکی چاوە بەقەترەی دەستکرد ئەکرێت چارەسەر بکرێت هەندێک جاریش پێویستەکە کە دەرمانی تریشی لەگەڵا بەکارێنێ ئەویان تەنها توانێت دکتۆر بینوسێت باشەکەواتە چی بکرێ بۆی چاو لە وشکبوونەوە پارێزین شتێکی تایبەت هەیە بکرێ یاخود هەنێ پارێزگاری هەیە هەندێک پارێزگاریە بۆ نمونە بەکارهێنانی چاویلکەی بەرخۆر بۆ نمونە کەمترین بەکارهێنانی شاشە ئەوانەی کە شاشە زۆر بەکارێنن کێشەی وشکبوونەوەی چاویان زۆر تووشە بێت ینی بەتایبەتی هەندێک کەس ئیشەکەی وایە ینی ناکرێ واز لە ئیشەکەی بێنێ ئێمە ئامۆژگاریەکەین ئەڵێن چاوتروکاندن زۆر کە فرمێسکی دەستکرد بەکار بهێنە کە چوویتە دەرەوە عینێکی بەرخۆر بەکار بهێنە ئەکرێت ئەم پارێزگاریانە بکرێت و بەس هەندێک مەسەڵەن هەندێک نەخۆشی هەیە وەکو شەکرە و ڕۆماتیزمە و ئەمانە ئەتیادی خۆی نەخۆشەکە چاوی وشکە بێتەوە دەسەڵاتی شیتانیە ئەوانەی کە زۆر سێری فیلمەکەن یا زۆر شاشە بەکارێنن بەڵێ پێویستەکە چاویلکەی تایبەت لە چاو بکەن بۆی چاویان نەخێر ئەو بابەتە هیچ زانستی نییە چاویلکەیەک هەیە لە بازارە پێوترێ بلوکەت کە بەحساب فلتەری تیشکی شین ئەکات فلتەری تیشکی شین زۆربەی ئێستا ئەو شاشانەی بەکارێنین زۆربیان ینی بەڕاستی گەشە پێدراون ینی خۆیان تیانایە و گلاسیانی هیچ شتێک ناکات و ڕێگریش نییە لە وشکبوونەوەی چاوەکە چونکە تۆ لە پشتی چاویلکەکەەوە گلێنەک چاوەکەت هەر کردووە ینی گلێنەکەت هەر وشکە بێتەوە لەبەرەوە ئەو چاویلکانەی پیانەوە ترێ سفر و بۆ شاشە بەکارێنبن هیچ گرنگێکیان نییە. دکتۆرە ئەو پرسیارە لای زۆربەی دایکان و باوکان هەیە بۆچی مناڵی ئەم تووشی تەمەڵی چاو و کزی چاوە بێ مناڵی فلان توش نابێت؟ بەڵێ هۆکارەکانی هەندێک جار لە خێزانەکە هەیە بۆ نمونە لە خێزانەکە کزی چاو هەیە لە خێزانەکە خێلی چاو هەیە لە هەندێک خێزان هەیە مەسەلەن مناڵەکانیان ئاوی ڕەشان هەیە هەر لە زگماکیەوە ئاوی سپیان هەیە هەر لە زگماکیەوە ئەمانە هەمووی هۆکارن یانی زۆرینەی هۆکارەکان ئەبێ بۆ ماوەیی بێت یعنی تەنانەت ئەوانەی کە تۆپی چاوەکانیان گەورەیە و ئەوانەی کە تۆپی چاوەکانیان بچووکە زۆرترین کە سەیرەکەی کەسێک ئەندامێکی خێزانەکان کزی چاوی هەیە گلاسی هەیە چاویکە لە چاوەکات لەبەرەوە حەقی بەوە هەیە شتێک کە زۆر گرنگ بێ خەڵک بیزانێ بەکارهێنان و زۆر بەکارهێنانی چاو نابێتە کزی چاو یعنی هەندێک جار خەڵک ئەڵێ مەسەڵەن مناڵەکەم پۆلی دوانزەیە سعی زۆر کردو بۆیە چاوی کز بۆ وانە لەبەرەوەی بەکارهێنانی چاو نابێتە هۆی کزی چاو ئێستا من دکتۆرەش و 6 لەسەر 6 شەبینم هەتا ئێستا گلاسیشم نەکردووە ئەمە حەقی بۆ نیە ینی ئەمە جارە لەم هەتا توانم بخوێنم بەڵام بەکارهێنانی شاشک گرفتی تر دروست دەکات بەڕاستی یعنی بۆ منە وشکیەکات هیلاکی چاوەکە ئەگەر ناکەزبوونی چاو دروست ناکەم لە شەژمانەوە ئەبێ 6 لەسەر 6 ببینێمەوە بەڵێ مناڵە بێت لە 6 مانگای تر 6 لەسەر 6 ببینێ ئەبێ چاوی بەڕێکی سیرکایانی ڕەشێنی چاوەکەی بۆ ناوە بدەرەوە نەڕۆشتە بێ ئەبێ دوای شتەکان کە بە بەردەمیە ئەڕوات تەنانەت ئەبێ ئاور بداتەوە ئەمانە هەمووی زۆر گرنگن ئەو نیشانان دایک و باوکە بێجێ بکاتەوە هیچ شتێک هەیە لە خۆی ڕۆژانە لە جۆری خواردن ئەمانە وا بکەن کە چاو کز بێ یاخود بەهێز بێ جۆری خواردن هەندێک جار ئەوە ترا فلانەشت باشە بۆ نمونە گێزەر و ماسی ئەمانە ئەگەر کێشەکە مەسەلەن حەقی بە کەمبوونی ڤایتامین ئەی و ئەمانەوە هەبێ بۆ نمونە هەنێک کێشە هەیە لە تۆڕەی چاوە کە بە نەقسی ڤایتامین ئەی دروستە بێت بەڵێ لەوانەیە ئەو بێتە یەکێکە لە هۆکارەکانی کزی چاو تەنها ئەوانە گسبوونی گلێنە بەتایبەتی ئەو کەسانەی کە چاویلکیان هەیە بۆ نمونە چاویلکەی ماینەسیان هەیە کە چاویلکەی پڵەسیان هەیە زۆر کات ئەڵێن چ خواردنێ باشە بین بە مناڵەکەمان ئەوە بە هیچ شێوەیەک بە خواردن ڕناگیرێت ئەوە هەتا 18 ساڵی ئەبێ گلاسی لە چاوە بێت پاشانیش ئەکرێت دێتر بەڕێگەی لەیزەر یا بەڕێگەی نەشتەرگەری چارەسەری چاوەکە بکرێت. دکتۆرە هەندێک لەو حاڵەتە کتوپڕانەمان پێ بڵێ کە پێویستەکە بە زەوی بچینە لای پزیشک چ گرفتێکی چاو هەیە کە بەدیمان کرد پەلەی تیا بکەین لە کاتی ڕووداوا بێ یاخود لە پڕ تەڵەخبوونی چاو لە پڕ تەڵەخبوونی چاو گرنگە هەندێک جار لە پڕ تەڵەخبوونی چاو مانای ئەوەیە بۆ نمونە خوێنبەربوونیە لە چاوە کارویا یەک چاو بێ هەردوو چاوەکە بێ گرنگانی هەندێک جار نەخۆش هەیە بۆ نمونە شەکرەی هەیە لە پڕ چاوەکەی تەڵخەبێ جایوا لە هەردوو چاوەکەیەتی مەسەلەن لە پڕ ئازارێکی زۆر لە چاوە یان بۆ نمونە ئەمەنە ئازارەکە زۆر بێ نتوانی چاو بکەیتەوە و سەیری ڕووناکی بکەیت ئەمانە بە حاڵاتی ئیمەرجنسی داڕن بەڕاستی یان بۆ نمونە
هەندێک جار کێشێکی تر نەتوانی لەگەڵ چاوجوڵاندنە ئازارە بۆ دروست بێ ئەوانە زۆر گرنگن کە یەکسەر سەردانی پزیشکان بۆ لە کاتی بەرکەوتنە لە کاتی ڕووداوی هاتوچۆ زەبرا بڵێ چ شتێک گرنگە کە بە هەندۆری بگرین لە چاوە کە ڕووبات پزیشکی چاو هیچ بە هیچ شێوەیە دەستکاری چاوەکە نەکرێ هەندێک جار بینیومانە لە مەسەڵەن لە ڕووداوی هاتوچۆ ئەم شتانە کراوەکە تەنێک چۆتە ناو چاوەکەەوە یعنی شتێکی مەسەڵەن خەڵکەکەویان زانیوە تەنێکە ئەوە کە دەریان کردووە لە چاوەکەی سیرمان کردو ئەمە ڕەشێنی چاوەکەی و لە گلێنەکەەوە هاتۆتە دەرەوە دەستکاری کراوە بەڵێ بە دڵنیاییەوە ینی بڕواکە ڕاکێشرا ڕەشێنەکە هەمووی هێنراوەتە دەرەوە ینی باشترین شت ئەوەیە لە کاتی ڕووداوی هاتوچە بە هیچ شێوەیە دەستکاری چاوەکە نەکرێت تەنانە دەگەر تەنەکە زۆری واضح بوو لە چاوە تۆ نەکەی دەری بەری لەوانێ دکتۆرەکە بە شێوەیەکی تر دەریکات یان لەژێر بنجا دەریکات بەڵام کەسێکی نەشارەزا بە شێوەیەکی غەڵەت دەریکات باشترین شت ئەوەیە شێڵدە ئەگەردا بنڕێ بۆ چاوەکە هەتاوکو نەخۆشەکە گەێنرێتە نەخۆشخانە باشە لە کاتی بەرکەوتنی زەبەر بە چاو تا چەندێک ئێوە توانوەکو پزیشک کاری بۆ بکەن تا چەند کاتژمێر یاخود دواکەوتنی زۆریش بۆ خۆی گرفتە هەموو دواکەوتنێک مشکلەیە بەڕاستی گرفت دروستەکە دەگەر هەتا نەخۆشەکە زووتر ببینڕێ هەندێ شت هەیە ئەکرێ بگەڕێنرێتەوە بۆ نمونە تەنانەت ئەوەی حاڵەتی باسم کرد کە ڕەشێنی چاوەکە هەندێجار لە کاتی زەبرا بەهۆی دڕانی گلێنەکەوێتە دەرەوە ئەگەر بێت و لە 4 ساعت کەمتر بخرێتەوە شوێنی خۆی بە تەواوەتی ئەو ڕەشێنی چاوە زیینووە نامرێت لە دەست نایرێ یا بۆ نمونە ئەگەر کەسەکە تووشی ئاوی سپی بوو بێ بەهۆی زەڕ بۆ هەتا زووتر نەشتەرگەری بۆ بکرێ و دەستکاری بکرێ کاتەکەی باشترە لەبەرەوە زووترین کات زۆر گرنگە هەندێ دایگە هەندێ باو گڕنگە کاتی خۆی بە زگمات بیناییان لە دەستزاوێ یاخود هەرنیان بینی بێت ئێستا کە مناڵیانە بێ چی بکەن بۆی دڵنیابن لە بینینی مناڵەکانیان ئەوە ئەکەوێتەوە سەر ئەوەی ئایا بە چ هۆکارێک بینینەکان لە دەستزاوە دایک و باوکەکە بۆ نمونە ئایا ئاویسپیان هەبوو چارەسەر نەکراوە چکە مناڵ هەیە هەر لە زگماکی و ئاویسپی هەیە بۆ نمونە هەر لە خێزانەکە ئاوی ڕەش هەیە بۆ نمونە ئەم کەسە کێشەی بینینی هەیە لە چاوەکانیا بۆ مەسەلەن دەرەجەی ناقسی هەیە دەرەجەی زائیدی هەیە چارەسەر نەکراوە بەپێی ئەوە ئەکرێ مناڵەکانیان سکرینین کەن بەلانی کەمیە و 6 مانجارێک مناڵی ئەو دایک و باوکانە پێویستەکات کە فەحسە و پشکنینیان بۆ بکرێت شتێک هەیە کە بەربگرێ لە دەستدانی بینین لە مناڵە هیچ نەخۆشیەکەیەکە گەر زوو هەستی پێ بکرێ یەکێک لەوانەیە کە زۆر گرنگە کە پێویستەکات لە تەنانەت لە چەند هەفتەیەکە نەشتەرگەری بکرێت زگماکی ئاوی سپی زگماکی چاوە ئاوی سپی زگماکی چاو دایک و باوکەکەش ئەتوانن ببینن یانە ئەتادی کە سەیری چاوی مناڵێکەکەی ئێمە هەمومان چاومان ڕەشێنەکەی وازەحە و بیلبیلەیەکی ڕەش لە ناوەکەیەتی ئەوانەی کە ئاوی سپی زگماکیان هەیە ئەو بیلبیلێ بەڕەشی نبینی ینی با بڵین ڕفلێکسێکی سپی ئەبینیت ئەوە یەکێکە لەو هۆکارانەی کە ئەبێز بە زووترین کات چارەسەر کرێت یەکێکە لەو هۆکارانەیە ئەبێتە هۆی تەمەڵی چاو ئەگەر بە زووترین کات چارەسەر نەکرێت تەمەڵیەکیش کە دوایی گەڕانەوەکەی زۆر زەحمەتە بەڕاستی زۆر باشە دکتۆرە باسی ئەوە بکەین چ هۆکارێک زۆر بەلاتەوە گرنگە لە گەورەیە کە پژیۆ نەخرێ بۆی کە چاوەکە بە تەندروست بێڕێتەوە واتە لە نەخۆشی درێژخایەنەکانە چی زۆر کاریگەری لەسەر چاو هەیە لە نەخۆشی درێژخایەنەکانە هەندێک نەخۆشی هەیە کە ڕاستەوخۆ کار لە چاوەکە وەکو بۆ نمونە شەکرە وەکو بۆ نمونە شەکرە زۆر مهمە بەڕاستی وەکو بۆ نمونە هەندێک نەوەی ڕۆماتیزمەکە لە نەخۆشە هەیە جاری وایە هەیە نەک ڕۆماتیزمەکە خۆی ئەو دەرمانانەی کە بۆ ڕۆماتیزمەکە بەکارەهێنرێن کە زۆر گرنگە بۆ نمونە 3 مانجارێ 6 مانجارێ چێکەپی شەبەکەی چاوەکەی بکرێت بۆ ئەوەی کە ئەگەر کێشەیەک ڕوویە یا عیلاجەکە بۆ وەستێنرێ یا چارەسەری پێویست بۆ چاوەکە بکرێت یعنی ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ئەتوانن پرسیار لە پزیشکەکانیان کەن ئەم نەخۆشی من لەو نەخۆشیانەیە کە تەسیر لە چاو بکات ئەگەر پزیشکەکە جوابیە و کاتە بە دوای دکتۆری چاوە بڕات و فۆڵۆوەپی چاوەکەی خۆی بکات بەدەر لە شەکرە چیتر کە ڕەنگە خەڵک زۆر لای ڕوون نەبێت و کاریگەری لەسەر چاو هەبێت پەستانی بەرزی چاو زۆر گرنگە کە ناکرێت ئیهمال کرێت ینی پەستانی بەرزی چاو زۆربەی کات من جاری تریشە لەم کەناڵی جەنابتانەوە باستم کردووە ینی دزێکی بێدەنگی بینینە ینی بە بێدەنگی بینین ئەجزێ زۆربەی کات هیچ نیشانەیەکی نییە ینی بڕواکە زۆربەی کات هیچ کەسێکیش لە خێزانەکە هەرچەنە ئەوەش تۆزێ ینی کۆنترۆڤێرسیە لە خێزانەکە هەبوو بەیان ناچونکە لەوانەیە ئەندامە پێشوەکانی خێزانەکە بۆ نمونە پشکنینیان بۆ نەکرابێت لەوانەیە باپیرە گەورەکەت هەیبوو بێ و نەیزانی بێ پستانی بەرزی چاوی هەیە هەندێک جار لە مناڵە دایکەکە یا باوکەکە لێ ئەم چاوەی لەوی تری بچووکترە بەڵێ ئەمە
حاڵەتێکی بە ئاساییە زگماکی ڕوئەیە بەڵێ بە زگماکی بۆ نمونەیەکێک لە پێڵوەکان هەندێک داکەوێت ئەو داکەوتنی پێڵوو لە مناڵاکە ئێستا پرسیارێکە زۆر خەڵگێکا و زۆریش هەیە بەڕاستی داکەوتنی پێڵوو لە چاوی مناڵاکە بە زگماکی ڕوئەیە هەندێک جار پێویستە یەکسەر چارەسەری بۆ کرێ هەندێک جاریش نەخێت پێویستی بە چارەسەر نییە طبعا ئەوە پزیشک بڕیارەیە چ کاتێک کە چارەسەری ئێوە نایە ئەگەر بێت و بیلبیلەکە بڵین پێڵووی چاوەکە کە ئەوە نەداکەوتە بێت کە بیلبیلی چاوەکەیدا پۆشی بێت ئەبێ یەکسەر چارەسەر کرێ ئەگەر نا ئەو چاوە تەمەڵ ئەبێت دکتۆرە شۆخان سپاس بۆ بەڕێز سپاس بۆ زانیاریەکانت ئومێدمان ساخی و سەلامەتی هەموو لایەکتانە و شاڵە چاوەکانیشتان لەو پەڕی بینایی و باشیا بن خواتان لەگەڵ